باز لە حاڵەتێکەکەین کە ڕەنگە زۆر کات لە زۆرێک خێزانەوەکو و گرفتێک تەماشا بکرێت ئەویش ئەوەیە لە کاتێکا خێزانێک کە مناڵێکیان هەیە لە دوای ئەم مناڵە کە مناڵی دووەمیێت هەست بەواکەن ئەڵەن ڕەنگە مناڵی یەکەممان بێتاقەت بێ هەست بۆ کاکە ئیتر بۆ منە ئەو نازی کە جاران هەیەی نایمێنە نیگەرانیەک دایەگرێ ئێمە چۆنۆک و دایک و باوگۆک و خێزان هەوڵی ئەوە بین بۆ نمونە ئەم بابەتە ئاساییکینەوە لە لای مناڵەکان ڕەنگە زۆر کاتیش بە جۆرێ لە جۆرەکان منداڵی یەکەم جۆرە ڕقێکی لا دروست بێ بەرامبەر بە منداڵی دووەم چۆن توانی ئەم بابەتانە بڕێوێنینەوە لە دڵ و دەرونی مناڵی یەکەمە ئەم بابەتە گفتوگۆکەین لەگە زۆر بەڕێز کاکەستیار عەلی کە بەڕێزیان توێژەری دەرونین ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە کاکەستیار سلااو لێبێ و زۆر بەخێربێ سلااو لێ زۆر کاکەستیار ئەمە هەر دەستپێکی گفتوگۆکان ڕاستەخۆلەوە دەست پێ بکەم خۆی بۆ شێوازەیە بۆ منە لە کاتێکا کە منداڵێک لە نێو خێزانێکا هەیە لە دوای ئەم منداڵە کە منداڵی دووەم لە دایکە بێ ئەو لایەنی دەرونی ئەو منداڵی یەکەم بۆ شێوازەی لێ کە نیگەران و بێتاقەت بێت و درێک بۆ کاکەیتر ئەو ناز و خۆشەویستی و هەست و سۆزەی کە جاران هەی بۆ لەلایەن دایک و باوکیەوە بەرەبەرەکەم بێتەوە زۆر سپاس لە ڕاستە بابەتێکی زۆر گرنگە چکە ئەوەی کە بە ئەزمموی کارم زۆر بەشێکی زۆری خێزانەکان گرفتیان هەیە لە مناڵی دووەمە بۆ ئەمەش لە ڕاستە پێویستمان تۆزێ بە ڕابردوو هەیە بچینەوە تۆزێ کەمێک ڕابردوو ئێمە لە ڕاستە زۆربەی زۆری و خێزانانەی کە زەواجەکەن بەر لە زەواجکردن لە ڕاستە کۆمەڵێک یاسا و کۆمەڵی پرنسیب و کۆمەڵە ڕێنمایی هەیە کە پێویست هەموو کەسێک کەس کات زەواجەکە ئەنجامی بات و هەر چۆنێک ئیکا لەوانەیە بڵم تا ڕادێک لەکەوتەکانی لە مناڵەکانیا ڕنگدانەوەی هەبێ بۆیە زۆر لەو خێزانانە ئێمە کاتێک کە زەواجەکەن دەچنە ناو خێزانی حیاتی خۆیانەوە کەمترین کات دانیشتن دەکەن دەرئەنجامی ئەوەی کە ئایا ئامادەن لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی ئامادەن بۆی کە مناڵک بێنەوە ناو ژیانی حیاتی خۆیان یانە بۆیە زۆرێک لەو خێزانانە کەمترین گفتوگوان هەیە سەبارەت بەم بابەتە ئەو گفتوگوانی کە ئەمانەکەن بەشێکی زۆری هەڵپەیە ینی بۆ ئەوەی کە لە ڕاستە لە کۆمەڵی قسە و قسەڵۆکی لەم کۆمەلگا ڕزگاری بێت ینی ئەوە نییە بۆ منە لە گەورەی و لە بابن لە جوانی و لەو پرسیارەتی تێبگا کە مناڵەکە دێنتە دنیاوە چییە ینی ڕۆڵی چیە ئەرکی چییە بۆ ئێمە زۆر جار هەیە يعني نبوني گفتوگۆی خێزان و ئامادە نەبوونمان لە ڕووی دەرونی لە ڕوومادی و لە ڕووی معنەویە بۆ هێنانە دنیای مناڵێک بۆ ناو خێزانەکەی ئێمە زۆر جارێک کاتێک کە مناڵەکەوتە ناو خێزانەکەی ئێمە جۆرێک لە هەڵپە و جۆرێک لە زیادەڕەوی جۆرێک لە هەندێک شتا ئێمە پێڕەویەکن بۆ ئەوەی کە بەرامبەر بە مناڵەکانی ئێمەیکەین ئێمە زۆرێک لە خێزانەکان يعني هەموو قۆناغەکانی با بڵین مانگی یەکەمی ناوڕەحمی دایک مانگی دووەمی مانگی سێمی مانگی چوارەمی لەگەڵ هەموو خەتۆیەکە ئەڕوا کاتی کە دێتە دنیاشە بە هەماشەوە ڕۆژی یەکەمی مانگی دووەمی مانگی سێمی ینی کۆمەڵە مناسبە و کۆمەڵێکی تیزامات و کۆمەڵە شتی ڕۆتینات ئەکات تەنا بۆ ئەوەی کە بۆ منە چاوی چواردەورەکەی خێزانی چواردەورەکەی بۆ خۆی ڕابچێشێ لە حقیقەتە کە ئەگەر ئێمە بچینە ناو ڕۆحی پەروەردەکردنی مناڵ یا بۆ منە سەقافی مناڵ یا بۆ ئامادەکاری بۆ مناڵ ئەمە نین ینی بەشێکی زۆری ئەمە نییە کە ئێستا ئێمە خێزانەکانی ئێمە پێڕەویەکەن بۆ ئێمە زۆر گرنگە لە ڕووی پەروەردەکردنەوە ئامادەیمان هەبێ بۆ ئەوەی کە چۆن بێ مناڵەکەمان پەروەردەکەین بەدڵنیاوە قسەکەی جەنابەت پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە بەڵێ زۆر بەشێکی زۆری و خێزانانی ئێمە گرفتی گەورە بۆ دروست بێ لەسەر هاتنە دنیای مناڵی دووەم بۆ لەسەر شازی چۆنتی مامەڵەکردنیان بەشێکی زۆریش ئەوەیە کە ئێمە کاتێک کە مناڵە گێتە دنیا و ڕاستە خۆشمانەوە ڕاستە لە ڕانێ بەشێکی زۆری خەون و عادەکانی ئێمە هێنا بێتە دییا زۆرێک لە گومانانەی کە ئێمە لە تەمەنی گەنجێتیە هەمانەیە لە تەمەنی مناڵیەت بۆمان دروست بێت تا لەگەنە گەورەی هێناوێتێتی بەڵام مانای ئەوە نییە کە کاتێک ئەم ئاماجەدەدی زۆرێک لە ئاماجەکانی تری ئەمە خۆماون کرد باشە بۆیە ببوورە کاگەسیانی زۆر کات ئێمە ئەم بابەتانە بابەتێکی کۆمەڵایەتیە و پەیوەندی بە هەموو ژمانەوەی وەکو خێزانەکان بە تایبەتی ئەو کوڕ کچە گەنجانەی کە تازاچنە پرۆسی هاوسەرگیریەوە زۆر کات ئەمەش کۆمەڵی لایەنی تری هەیە کە زۆر جار گفتوگۆمان لەسەر کردووە بوون منە لە تەمەنێکی گەنجێتی هاچنە و پرۆسەیە و زووتە بڕیار لەسەر بابەتەکانی ترێنچکە دروستکردنی منداڵ دروستکردنی ماڵێک ئەمەش بۆ خۆی لەخۆی بە پلانێک هەبێت چکە بۆ ئەوەی کە دواتر پەشیمانبوونەوەی تیانە بێت چکە مناڵە پێویستی بە پەروەردەیە منداڵە پێویستی بەوەیە کە تەندروستانە پەروەردەیەکەی زۆر کات دیاردەکانمان بینیوە نەک منداڵێت چەند منداڵێ بە دوای یەکە کە لەوانەیە تەمەنەکانیشان ئەوەی بین نەبێ گرفتی بۆ خێزانەکە دروستکرد بێت ئاستی ڕۆشنبیری کۆمەلگای ئێمە تا چەند لەو ئاستەیە کە بزانین بە پلان کار بکەین و پلانی هاوسەرگیریش پلانێک بێت وەکو لایەنی دەرونی گرفتمان بۆ دروست نەکات کە مناڵێکمان دروست کرد کێشە بێ بۆ هەم ژنەکە هەم پیاوەکەش وەڵام بە دڵنیایەوە ینی یەکێک لە ئەولوێتی بەڕێکردنی ژیانی هاوسەرگیری پلان و بەرنامەیە ڕاستەیە
ئەگەر ئێمە پلان و بەرنامەیەکی تۆکمە دابنین سەبارەت بە خۆڕەشنبیرکردنمان سەبارەت بە چۆنەتی تێگەشتمان لە دنیای پەروەردەکردنی مناڵ و ئەو ئامادەکارانی کە پێویستە بۆ پەروەردەکردنی مناڵ ئێمە خۆمان بەرجەستەی بکەین یا فراهەمی بکەین یا وەری بگرین بە دوواداچوونمان بە زانیاریەکانمان بۆ لە شوێنانی جیاواز لە کەناڵی جیاوازەوە لە دڵنیای کێشەکانی ئێمە کەمتر دەبنەوە لەوەی کە ئێستا هەمانن بەڵام ئێمە زۆر کاتی گرنگی بە خۆمان نادین گرنگی بە خۆپەروەردەکردنی خۆمان نادین گرنگی بە کۆمەڵە کاتی ڕۆتی نادەین کە یعنی دەمانێت قۆناغەکان تێپەڕێن بۆی زۆربەی زۆری و کێشانەی کاتێک کە ڕوبەڕوومان دەبنەوە دەچینە واقعەکە ینی واقع ئەوە بەسەر مەدادەکە و کێشانە ڕوبەڕوومان دەکاتەوە بۆیە بەشێکی زۆری و خێزانانە بانی خێزانی کۆمەلگای ئێمە پلانێکی زۆر کەمیە سەبارەت بە چۆنەتی بەڕێکردنی قۆناغەکانی ژیانیزنا ئەگەر بیاین تەبەرچاوی خۆم ئەگەر بە تەواویمانە لە دنیایەکی مناڵێک تێبگەین زۆر فراوانە زۆر گەورەترە لەوەی کە ئێمە لی تێگەشتون و زۆر جاریشێ ئەم تێنەگەشتنی ئێمە جاریوا بۆ دنیای مناڵوامە لێکە کە جاریوە بچینە سەر دووەم و سێم و چوارم و پێنجەم بزنا لە ڕاستیە بەرپرسیارەتێکە چۆن ئێمە لە ڕووی ینی لە ڕووی دینیەوە کە با بڵێن دایک و باوک با بڵێن مناڵ بەرپرسیاتی لەسەر شانە کە خزمەتی دایک و باوکە و ئاگای لە دایک و باوک بێ بە هەمان شێوەش دایک و باوکیش ئەو بەرپرسیاتی لەسەر شانە ینی بەرامبەر بە مناڵەکەی خۆی ینی کاتێک کە تۆ لە ڕووی مادی و لە ڕووی معنی و لە ڕووی پەروەردی و لە ڕووی هەموو سێکتەران و ئامادەنی بۆی کە مناڵەکە بە شازگی جوان پەروەردەکەی مەیکە بۆیە زۆر جارەیە ئێمە کاتێک خێزانە گەبی مناڵی یەکەمی هەیە با بڵێن چکە زۆر جارە گرفتەکەی مە مناڵی دووەمە مناڵ یەکەمێت تۆ یعنی هەچی قۆی خۆتە بەکارتێنە ماڵ ژوور بۆ دروست کردووە ڕازاندنەوە مناسەبەکان خۆشەویستێکی زۆر یعنی بەردەوام لە باوەشتا بۆ هەموو مناسبێک ئەیبی کە مناڵی دووەم بێتە ئاراوە پرۆسی مناڵی دووەم دەست پێ دەکات وردە ئەم تاقەوزەی تۆ کەم دەکات ینی ئەم ڕحمەی تۆ بۆ مناڵ یەکەم کەم دەکات دەچێتە سەر مناڵی دووەم ئێوە مناڵەش زۆر لە ئێمە زیرەکترانی ئەو خۆشەویستی ئەو عاتفەت درک پێکە ئەو گۆڕاکارانی تۆ درک پێکە کاتێکە بینێت تۆ لە پرتاوێکە لەم هەموو ناز و خۆشەویستی و لەم هەموو سکۆت و مامەڵەکەی تۆ کەم دەکات وردە دەستێتە سەر مناڵی دووەم خیرەکە لەمەوە دەست پێ دەکات ینی ململانەکە لەمەوە دەست پێ دەکات لە هەموو تەمەنێکا بۆ شێوازەیە کاکەستیار یاخود گونجاوترین کات بۆ ئەوەی بۆ نمونە منداڵی یەکەم لە دوای منداڵی یەکەم منداڵی دووەم بێتە دنیا و چ تەمەنێکە بۆ منداڵی یەکەم بۆ نمونە لە دوای چەندێک ئاساییە لە ڕووی دەرونی و لە ڕووی فکری و لە هەموو بابەتەکان و منداڵی یەکەم ئامادەیە بۆ پێشوازیکردن لە مناڵی دووەم خۆی لە ڕاستی ئەمە بە توێژینەوەی زانستی و لەناو واقعی کۆمەلگای ئێمە ئەمە دەربخات چکات چەنە توێژینە زانستەکان لە دەرەوەی ئەوروپا جیاوازن من لەگەڵ کۆلتور و لەگەڵ عادەت و تەقالیدی کۆمەلگای ئێمە زۆر بەڵام ئەگەر بابەتاڵە لە دوای 4 ساڵی ئەگەر لە کۆمەلگای کوردیا بڕوانی لە ڕاستیان لە دوای 4 ساڵیەوە کاتێکی گونجاو بووی کە تۆ مناڵی دووەم بخێتەوە بەڵام لە هەموو حاڵەتەکانە لە ڕاستە پەروەردەکردنی دایک و باوک شازی مامەڵەکردنی دایک و باوک گونجاوترە لە تەمەنەکە کە بێن بۆ مناڵەکە دیاری بکەین چونکە تۆ ئەگەر دوای تەمەنی 4 ساڵیشەوە بێ وەکو ئەوی لێنەوە تۆ ئەو هەموو هەنگاوانەی کە ئێنی بۆ مناڵی یەکەم ما بڵێن بۆ مناڵی یەکەم ئەو هەموو ژینگە ئەڕەخسێنیت کاتێک چێتە سەر مناڵی دووەم مناڵی دووەمیش لە ڕاستە پێویستی بەوەیە پێویستی بۆ خۆشەویستی بۆ نازایە بۆیە ڕاستەخۆ ئەمە یعنی خۆشەویستیە ینی لە دەکەی دوولەتێکی ئیدی بۆ زۆر جارێ ئەمە لە بینی ژن و پیاویش ئەمە ڕۆدا ینی ژن و پیاوی کاتێکە مناڵیان نەبووە خۆشەویستێکی زۆرە دەن بەیەکتی بەڵام کاتێک کە مناڵێتە حیاتەوە لە بەروی ئامادە نەبوون پێشتر هیچ زانیارێکیان نەبوو لەوەی کە مناڵێتە بەشێک لە خۆشەویستیانە کاڵ دەبنەوە یانی دەدرێ بە مناڵەکە جاری وێ کێشە لە بینی ژن و پیاویشە لەسەر بابەتە دروزە بێت بۆیە مناڵی دووەم کاتێک کە دێت حەقیەتی بۆ نمونەتەوە کۆمەڵی امتیازاتی بێتێ کۆمەڵە خۆشەویستی و باوەشی گەرم و ماڵێن ئەمە ئەو شانێکە بێتێک کە لە مناڵ یەکەمایەتێ وێ ڕاگررتنی ئەم هاوسەنگیە دایک و باوک زۆر گرنگە بۆ ئەوی کە ئەو سیلا ململانە دروست دەبێت ئیزا مەهماکانە لە هەموو حاڵەتەکانەکە تۆ زۆر ئامادەشبی ئەو ململانەیە ئەو خێرەیە ئەو جۆرە لە تەشەن و جودژیەکە لە نێو مناڵەکانە هەر دروست دەبێت بەڵام ئەوە تۆی بۆ نمونە دی بۆ نمونە بە شازیکە ئەکادیمیانە بە شازیکی جوان شتەکانی بۆ ڕوون دەکەیتەوە کاتێک کە شتێک بۆ ئەمە کڕیا شتێک بۆ ئەو ناکڕیا بۆ منە زۆر جارێ ئەم کێشانە لە بینی کچ و کوڕیشا دروست دەبێت هەر کوڕ نییە جارێ لە بینی کچ و کوڕیشا دروست دەبێت ینی کاتێک کە تۆ بۆ کچەکە شتێک بکەیت ڕەکەدا شتێک لەکە یا بۆ نمە دوو کوڕ بۆ ئەمان شتێک کڕی بۆ ئیشانێکڕێ وی لە ڕاستە قسەکردن لەگە مناڵە و دانیشتن و پلان و بەرنامەی تایبەت ئەوی کە کاکسەر کۆباسیەکەوە با بڵێن خوێندنەوەی مەعریفەی زیاتر سەبارەت بە چۆنێتی پەروەردەکردنی مناڵەمانە زۆرێک لەم با بڵێن هەنگاوە قورسانەمان بۆ ئاسانەکە لە پێشمانەوەن بەڵام ئاسانتری دەکات باشە ئەگەر تۆزێ با جیاوازی بکەینێ سان زۆر جار قورسترین بڕیارەوەیە کە مناڵی دووەم دروست کرێن بەڵام زۆر جار تۆزێ بگەڕێنەوە بۆ ڕابردوو با من هەر لە خێزانەکانی خۆمانە دەست پێ بکەین خێزانێکی زۆر مناڵێکی زۆر بەڵام ژیانێکی خۆش و ئاسوودا مە بەسە سەرێکەکەی منەوە بوو بە پێی ساڵ و بە پێی پێشکەوتنەکانیش گۆڕانکاری لە
هەڵسوکەوتی ژیان و چۆنەتی مامەڵەکردن ئاگۆڕێ ینی بۆ نمونە لەوسا لە ساڵانی ڕابردووە کە ئێمە مناڵ بین من کاکە خۆم منە لە خۆمەوە دەست پێەکەم ئێمە دە مناڵین بەڕاستی ینی هەڵ خوشک و سێ برای زۆر سپاس ینی لە خێزانەکەی خۆمە دەست پێەکەم ئەمە لەگەڵ ماڵێکی کە و ماڵێکی کەش هەمووی لە کۆڵانێک بوون لە ساڵمکەران لەگەڵ دایکمە دانیشتون ینی ژیانی شەر خۆش بوو ئاسوودەش بووە بەڵام ئێستا خانوویەکی گەورەیە ژن و مێردێکی تایە وابزانم چەند ژوورێکی زۆری تایە مناڵێکیانەیە ناتوانن بڕیاری مناڵی دووەم بن ینی ئەمەنە کێشەکانی ژیان لەسەریان کەوسا ژن ئیشیشی نەکردووە یانێ لە ماڵ مناڵی بەخێو کردووە نانی دروست کردووە ئێستا ژنیش هاوشانی پیاوە ڕێشەکە ئەم گرفتە خۆی لە چیا بینێتەوە ئەخەستەرکە بۆ کێشیانە بۆ کاتەژم بەس لە ماڵەوە سپاس لە ڕاستە پرسیارێکی زۆر جوان ینی بەڕاستی من قۆناغ بۆ قۆناغ گۆڕانکاری بەسەرا دێت ینی لە ناو کۆمەلگای ئێمەدا قسێکێ زۆر باویژ ئەڵێ ینی هەوڵ بە هەتا زوو ژن بێنێ باشترە گەنجەکە ژن بێنە باشترە لەبەرەوەی کە دواتر وردی ناکاتەوە ینی عەقڵ نامێ زۆر زۆر وردی کات ئەو هەم بەرپرسیار تێ چۆنەوانە ینی کێشەی بۆ دروست دەبێت لەسەر ئەمە بۆیە لە کۆمەلگای ئێمەش لە ماوەکانی ڕابردووە کەمترین زانیاریمان هەبوو لەسەر مناڵ ینی کەمترین زانیاریمان لە چ ئەو فراوانی کە مناڵ هەبوویانە ئەوەی کە لەسەر بۆ ینی کۆمەڵی تیزاماتی ینی سەرەتایی بوون ینی توانیمانە قۆناغەکان تێپەڕێنەوە لە ماوەکانی ڕابردووە جیاواز لەوەی ئێستا کە هەیە ئێمە تەنانەت گەڕک محاسبەی دەکردین ینی گەڕک خاوەنی ئێمە بوو دراوسێک لەو سەر و خاوەنی ئێمە بوو مامۆساک لەو سەر و خاوەنی ئێمە ینی من ئێساش بیرمە زۆر جارێگەر تۆ چوار گەڕەکیش بڕۆشی تا شتێکە بکردایی و کوڕی فڵان کەس بڕۆمەوە بێ بچم دایکماوکت ئاگادارکەم لەبەری تۆ شتاکەی ینی ئەم جۆرە لە بەرپرسیارەتی هەمومان لەسەر شانمان بوو ینی خێزان هەمووی لەسەر شانی بوو هەمووی بۆ مناڵی خەڵکی بە مناڵی خۆی ئەزانی یا لە غەڵەتەکانە زوو ئاگاداری دەکردەوە ینی محاسبەی دەکرد لەسەر کە غەڵەتەکانەکە بەڵام ئێمە ئێستا چێ محاسبەی براکەی خۆیەکە برازاکەی خۆی دەکە خوشکەزاکەی خۆیەکە ئەدەتوانی ئێستا محاسبەی بکەیت لە ڕاستی ئێستا زۆر زۆر کاڵ بۆ ینی تۆ ناتوانانی ینی زۆر جارە محاسبەی خوشکەزا برازەکانی خۆت بکەیت و ئەمە لە هەلێکێتی لانی دووەم ئەوەیە کە لە ڕاستە ینی کۆمەلگا فراوان بووە ینی وەسائلەکان فراوانتر بوون کۆمەلگا جەنجاڵ بۆ شارستانی و ما بڵین پرۆسەکان بەرەو پێشەوە ڕۆشنیایی تۆ ناتوانانی بە ئاسانی بڵێ من دوو مناسب مناڵە خەمەوە و دڵنیاشم لێ چکە تۆ ئێستا مناڵەکەی خۆ لە ماڵەکەی خۆتە زۆر زۆر جارە دڵنیانی لەبەرەوەی کۆمەڵک وەسائل هەیە بۆ لە ڕێدانی پەروەردەکردنەکەی خۆت ئەنجا ئەچێتە ناوەندەکانی خوێندنە بە هەماشیەوە ینی ئێستا زۆرێک لەو دایک و باوکانی کێسا مناڵێکیان لە مەکتەبە ئەبینی بەقڕ مامۆساکە ماندووە ینی لە پرۆسێ پەروەردە لە دەرسەکانە لە واجباتەکانە لەگەڵ بۆیە وەسائلەکان ئاڵۆستر بوون ئەوەیە کە ئێمە لە ئێستادا بۆ ترسی خستنەوەی مناڵی دووەم یا بابن ئەو قەلەقی کە ئێستا هەمانە لە ڕاستیان لە شوێنی خۆیاتی یا بۆ مناڵی سێمیش بە هەماشی لە شوێنی خۆیاتی چکە وەسائلەکان ئاڵۆزن دژوارن بە ئاسی تموحی ئەمەنین و بە PPVC ئەمەش ناڕۆشتەکان بۆیە لە ڕاستیان پەروەردەکردن لە ئێستادا تەنها ئەوە ناگەێنێ کە بۆ شوێنمانە بێ و پارەمان و وشتمانە بێ لە ڕاستیان زۆر لەوە فراوانترە چکە تۆ ئەوەنە پەروەردەکردنەکە لای خۆ دەوربینێت تا پارە شتەکە دەوربین تا ماڵەکەی خۆتا بێت چکە لە تەمەنی جاری وە ئەگەر خێزانەکەی لە خەماسی کرد ئەگەر دایکەکە بۆ فەرمانبەر و موچە خۆر بێ هەتا 2 ساڵی یانی دەتوانێت لای خۆت بێ ساڵێکی دەتوانێت یا جاری وە زۆر جارێ ئێستا بەداخەوە ینی مابڵێن هینی دایکاتیان کەم کردوەوە بۆ ماگێ پێم وایە ینی ئەوە کێشەکە زیاترەکە تۆ گە دایکەکە مەجبور ئیجازە دراسی بکە ئەنجا ئەتوانێت لەدامزگا حکومەکانە بۆ شازێ ساڵێک بۆ ساڵ و نیەکیان هەیە زۆر کات بەڵام ئەو دایکانی کە بۆ نمونە لە شوێنێکی تایبەت تا کارەکەن وەکو تۆ باسێکی ڕەنگەیەک ماگێکی بۆی ئەمە لە ڕاستە پرۆسەکەی تۆ زە قورسە کردو بۆ خێزانەکان ینی ئەی بیتە حەزانە ئەبیتە بابڵێن ڕەوزە ئەی هەموو قۆناغەکان یعنی هەمووی بەسەرێکە ئالۆز بووە یعنی بەڕاستی ئەو بەشێکی زۆری ئەو قەلەقی کە خێزانەکان هەیەی سەبار بە خستنەوەی مناڵی دووەم لە ڕاستیان لە بەرزی ئاسی وەشیاریانە بۆ تێگەشتنە بۆ مناڵەکە و لە ئاگاداربوونیانە لە چۆنەتی بەڕێوەچوونی پرۆسەکە ئەزانن چەنە قورسە هەر ئەوانی کە مناڵێکیانە ئەزانێت چەنە دژوارە جاجی ئەوی کە تو بکەیتە مناڵی دووەم و ئەو بلێلانەی ئەو خیرەشی کە کاتە لەگەڵ سەردەما گۆڕانکاری بەسەرەوە باشانێت کاکە سیار بەڕای تۆ بۆ منە لە چ کاتێکەوە بە منداڵ بوترێت کە ئیتر خوشکێکت بۆ منێتە دنیا و برایەکە دێتە دنیاوە لە چ کاتێکا گرنگە کە تۆ لە دوجارە هەر هەست و خۆشەویستی لە نێوان ئەم خوشک و برایە یاخود ئەم براوبرایە هەر دروستە بێت بەڵام لە چ کاتێکا تۆ گرنگە کە بە منداڵی یەکەمت بڵێ کە ئەوە منداڵێکی تریەتە دنیاوە بۆ ئەوەی کە لەو کاتەوە هەست و خۆشەویستی بلا دروست بێنەوە وەکو لە کاتێکا کە لە دایکە بێکو سپرایزێک پێ بڵێن ئەمە براتە ئەمە خوشکتە لە ڕاستە هەر مرۆڤ بۆ خۆی بوونەوەرێکی کۆمەڵاتیە حەزی لە براتی و حەزی لە هاوڕێت و لەمانەیە مناڵ لە توای تەمەنی 2 ساڵیەوە بۆ منە کۆمەڵێکش درک پێکات کاتێک ئەیبی بۆ میوانی مناڵی فڵان کەسە بینێ یا مناڵێکی چکۆ لە فڵان کەسە بینێ کەزانی مقۆمقۆی بوو لەسەرمە قسەی کرد لەسەرەوە چکۆ یەکسەر پێ دەڵێ ئێمە بۆ مناڵێکی ترمانێ بۆ بەبێکی وامانیە و شتانە
ئەنجا تۆ دەتوانی دەرگای گفتوگۆی بۆ بکەیتەوە ینی بۆی بکەیتەوە بۆ منە حەزەکەیت بۆ منە پێت خۆش ئەگەر ئێمە بان مناڵێکی تری لەم جۆرە بێنیتە دنیا حەزەکەی خوشکی کرد بۆ زیادکە برایەکە بۆ زیادکە لەوانەیە کەم جارە ڕەتی کاتەوە یاخود بۆ من لەوانەیە کەم جار تووشی ئەوە ینی بگاتەوە حاڵەتە کە نەتوانێت بۆ منە ئۆکەیت باتێ یا بۆ منە قسەی نەبێت لەسەر بابەتە بەڵام تۆ دی ئەگەر پلانت هەیە بۆ مناڵی دوام دی چیەکەی وردەوردە ئەمە دووباراکەیتەوە ئەڵێ حەزەکەی بۆ منە خوشکێکت برایەکەت کەسێکە بۆ زیاد بکەیت حەزێکی خێزانەکە قەڵەباڵەکەین ڕێی وەرەگی لەسەر بابەتانە چکە وردە ئەزانەیە هەز بە تەناییەکە و هەزەکە کە بۆن منە لە ماڵە کەمترین تەمان تو ئەگەر ئێمە هەرچەنە گەورە بین ناتوانین بچینە ناو دنیای مناڵێ و مناڵەکە مامەڵی لەگەڵا بکەین بۆ ئەو هەر پیویسی بە مناڵ زیاتر و کولۆی پیویسی بە دایک و باوکین بۆ ماوەڵەکەدن بۆ وردە ئەم پرۆسەی کاتێک کە تۆ لەگەڵی ڕووی گفتوگۆی لەگەڵاکەی ڕاوێژی لەگەڵاکەی بۆ خۆی ئەگاتەوە قەنەعەتە کە وتی ئۆکەی بەڵێ تەواو یعنی تۆ توانی بڕابێ لەسەر کە مناڵێکی تر بخەیتەوە یعنی پێت ئەڵێ کاتێک ئەو ئامادە بوو زۆر خۆشە ئەنێ کە ئەو ئامادەی داتی ئەو ڕاهەیەی داتێ مابڵێن ئەو ڕێگایی بۆ تۆ ئاسان کرد کە بڵێ مناڵێکە بخێتەوە بۆ تۆ ئاسانتر بێت بۆیە کاتێک کە دێتە دنیاوە یعنی پێڵی ئەڵی من لەسەر خواستی تۆ ئێمە حەزمان کردو کە مناڵێکی ترمان بێت و ئاڕێک یا خوشکی یا براکە بسیاب کاگەسیار زۆر جار گرفتەکە لای منداڵەکە نییە بۆ منە مناڵی شانەیە دایک و باوکەکە گرفتەکە بۆ مناڵەکە دروستەکەن لە چیا دروستیەکەن مناڵی دۆم کە هێتە دنیاوە تۆ خوا پێتە بەخشێت ینی ئەگەر کوڕ بێیان کچ بێ قەیتانکە کوڕێک کتێ کچێک کتێ خوا لێو نەسێنێ بەڵام کوڕێکی کەش بێت قەی چیەکە با ئەم مەرجە هەر کوڕێک بێت و کچێکیش بە دوایە بێت یان کچێ بێ کوڕێ بە دوایە بێت زۆرجار دوو کوڕە بێ یەکسەر گرفت بۆ مناڵە ئەوەی کە هەیەە دروستیەکەن چکە بە دایک و باوکەکەەوە دیارە کە ناسێک نیان بۆ منداڵە خۆشەویستێ نایە ئەمیش لە خۆیانەوە سی دایک و باوکە کاکە سێکی لێرای ئیتر وای لێ ئەم مناڵە خۆشەویستی نابێت بۆ ئەم برا تازەی کاتۆتە دنیاوە ئەمە تا چەند وەکو لایانی دەرونی گرفت لە خێزانە دروستەکە بڵێ زۆر سپاس لە ڕاستە ینی لە کوی پرۆسەکە خۆش ڕۆشنبیری و شیاری دایک و باوک زۆر گرنگە لەسەر بابەتانە ینی ئێمە بەوەی کە لەم بوارە کار دەکەین بەدایان و بەستەدان کێشەمان هاتوتە لاکە بۆ منە نەزانینی دایک باوک لە شیازی مامەڵەکردنی گرفتی گۆشەگیری گفتی خەمۆکی و زۆر جارێ خوانخواست گرفتی نەخوازناویش ڕوبڕووی مناڵەکان ئێمە تەنانەت هەل لە ماڵی ڕابردووە چەندین نمونەی لەم جۆرەمان ڕوبەڕووبەوە بە حکمەوەی کە یا مناڵی یەکەم عەزیەتی مناڵی دووەمە بەڵێ بە تاکید زۆر جار هەیە تەنانەت زیانیشی پێدەگەن ینی تەنانەت نەک بە عەزیەدانی بۆ منە مابڵێن ڕۆحی دەرونی زۆر جارێ جەسەییشان زیانی پێدەگەن بۆیە ینی نەزانینی دایک و باوکیا خوانەخواست نزمی ئاسی وەشاری دایک و باوکیا تێلێ نەگەشتن لەم پرۆسانە بە دڵنیایەوە ئەو قسەی جەناب زۆر ڕاستە ئەوەی کە کێشە دروستەکە لەسەرەوەی کە ئێمە بەتمای کچ بوون بۆ کوڕات ئێمە بەتمای کچ بوون بۆ کوڕات یعنی هەرچیەک بێ یعنی لە ڕاستی ئەمە خوایە یاد بەدەست دایک و باوک نییە بەدەست من تۆ نییە بەدەست ئەو کەسانە نییە یعنی مە دایک و باوک مادەم خوای گەورە ئەم مناڵە ئاات بۆیە لە ڕاستە تۆ پێویست بۆ پێشوازی لە بکەیت و بە ینی ژینگەی بۆ بڕخسێن و ئامادەکاری بۆ بکەی بۆی کە کێشەکە دروست دەبێت بۆیە یعنی بەدڵنیایە پێ دەڵم بەشێکی زۆربەی زۆری ئەو کێش ئەو خێزانانی کە لە کۆمەلگای ئێمەدان زۆربەی هەرە زۆری ناتوانن بەشی ئازیکی تەندروست مامەڵەکە لە بینی مناڵی یەکەم و دووەم و سێمە ناتوانن چکە زۆر بۆ حکمەوەی کە زۆرێک لەو کێشانەی کاتوتە لای ئێمە يعني هم مناڵەکە بۆ خۆی دەردەدڵێت یا لە من باوکم بە قسێ فڵان کەس دەکات بە قسێ ئەو ناکات دایکم گرنگی بۆدا بۆ نادا ئەو ئەڵێ با بڕۆ مشوێنێک ئێمەڵێ با بچین ینی ئەم جۆرە لە جیاوازیە ینی دایک باوک زۆر جارێ بۆ خۆی درک بە خۆی ناکات بەڵام مناڵەکە درکی پێ دەکات بۆ ئێمە کاتێک دەمانەوێت مناڵێک بناسینەوە کە تووشی ئەو حاڵەتە بوو یا بوو چوتە ئەو بارەوە لە ڕاستیە بە هەڵسوکەوتەکانی بە ڕەفتارەکانی بە نەڕاندنی بە شکاندنی شتەکانی بە یعنی تەریقکردنەوەی تۆ بۆ منە ئیزعاجکردنی تۆ بەم هەڵسوکەوتانە دەتوانین ئەو مناڵە بناسینەوە کە ئەو مناڵە تۆکو پێویست مامەڵە و لەگەڵا نەکردو یا بوون جیاوازیەکی زەق لەگەڵا کردو لەگە مناڵی دووەمە بۆیە دەگاتەوە حاڵەتانێکە بە تەواتی بنەڕێنە بەسەر تۆ ینی ڕێزی دایک باوکەیەتی نێڵێ و زۆر جارێ شت ئەشکێنێ لە ماڵەکە و جاریوا بە پێچوانەشەوە گۆشەگی لە شوێنێکە ئەوەستێ بێتاقەتە خواخوای کەسێکێتی بێ دەرددڵی بۆ کە ئەچێ لای هاوڕەکانی دەرددڵەکات یا بوون من لە مەکتەبەکە لە شوێنەکانی تر ئەچێ بوون من سکاڵای خێزانەکەی خۆی لە ئەوەیە کات ئەڵێ من مناڵێکی دراتوە ئەکە شتانە بۆیە بەم خەڵسو کەوتە بەم ئەدانە زۆر جارێ بێ خێزان بزانێت کە تۆ جیاوازی کردووە یعنی ئەو خۆشەویستی کە هەیە لە بینیەکە بە عەدالەتانە تەوزیع نەکردووە نەوتوانی هاسەنگی پارەی لە نێوان ئەم دوو مناڵێکە هەیە بۆیە زۆر جارێ ئەم کێشانە چنە دەروی خێزانەکانی ئێمە زۆر باش دەستە خۆش بێ کاکەستیار سپاس بۆ پاڵێزانیارەکانت ومێ دەکەین دایک و باوکانی ئازیز ئەگەر بەنیازی مناڵێکی ترن سوودێکی باشیان لە وتەکانی بەڕێزت وەرگرت بێ دووبارە زۆر سپاس بۆ دەست خۆش